بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دانیشتنی پەرلەمانی عێراق سەبارەت بە تاوتوێکردنی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکان هەروە بەشداری نەکردنی پارتی ویکێتی و نەوەی نوێ هەروە بەشداریکردنی کۆمەڵ و یەکگرتوو لە دانیشتنەکەدا و کاردانەوەی لایەنە شیوعەکان دەکەن هەروە سەرسەر هەمواری یاسای بودجەش دەکەین ئایا چی بەسەردێ وەلامان کاتدا قسە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی دەکەین کە ئەمڕۆ جارێکی دیکە دادگای فیدراڵی بڕیارداین لەسەر سکاڵاکانی سەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواخست. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر پەرلەمانتاری عێراق لە بەغداوە قسەی لەسەر دەکەین. کاک سۆران بەخێربێن، سوپاسیان بە دەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لە کۆبوونەوەکەی پەرلەمان دەست پێ بکەین، کۆبوونەوەکەی دوێنێ بە دیاریکراوی بۆ چ مەبەستێک بووە؟ ئایا هیچ بڕیارێک لە کۆبوونەوەکە درا؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ئەساسەوە کۆبوونەوەکەی کە دانرا بوو کۆبوونەوەکی تەشاوری بوو و ئەو داوایی کە 103 پەرلەمانتاری شیعە لە جیاوازەکان پێشکەشیان کردبوو ئاراستەی لیژنەی یاسایی و لیژنەی ئەمن و دیفاعکرا بۆی کە دراسەی پرۆژەکە بکەن کە پرۆژەکەش باز لەوە کە هێزەکانی لە عێراق دەربکرێ، بەڵام نیساب نەبوو و کۆبوونەوەکە نیسابی تەواو نەکرد چونکە سونە بە تەواوەتی و کوردیش جگە لەو سێ پەرلەمانتارە هەموو بایکۆتی کۆبوونەوەکان کرد و بەشدار نەبوون. بەڵێ، هیچ بڕیارێک نەدراوەکو بڕیار تەناوەدرە پرۆژە یاسای گەڵاڵە کراوە لە داهاتوو ئێشی لەسەر بکرێت بۆ دەرکردنی هێزە بیانیەکان لە عێراق؟ بەڵێ هیچ بڕیارێک نەدرا چونکە ئینعقادی جەلسە بە ڕەسمی نەکرا لە بەرەوەی نیساب تەواو نەبوو، بۆیە هەر گفتوگۆ کرا و هەر پەرلەمانتارە و فراکسیۆنە بۆ چوونی خۆی خستەوە. باشە، بەڕێستان وەکو فراکسیۆنی کۆمەڵ هۆکاری بەشداریتان چی بوو لە کاتێکە لایەنەکانی دیکە یەکێتی پارتی نەوەی نوێ بەشداریان لە دانیشتنەکەدا نەکرد؟ ئەوان هەر کەس بۆ چوونی خۆی هەبوو، ئەوانەی کە بەشدار نەبوو نەبێ خۆیان هۆکاری بەشداری نەکردنیان بڵێن، هەرچەندە هەندێکیان مبەڕیریان ئەوە بوو کە فڕۆکە نەبووە بۆی پەرلەمانتارەکانیان پێی کۆبوونەوەکە بکەون، بەڵام دیارە هۆکاری بەشداری نەکردنەکە پەیوەندی بە هەڵوێستی سیاسی خۆیانەوە هەیە و ئێمە کە بەشداریمان کردووە بۆ ئەوە بووە کە ڕای خۆمان بڵین و بۆ چوونی خۆمان ڕاشکاوانە بڵین. کۆبوونەوەیەکیش نەبووە ئەوەندە جێی مەترسی بێ کە ئەو لایەنانەی بەشداریان نەکردووە شتێکی زۆر قورس بێ کە نتوانن لە ژێرباری بچن. ئەوان ڕەنگەواتە سەوریان کردبێ پەرلەمان بڕیار بدا هێزەکانی ئەمریکا لە عێراق چێرچەندە ئەو بڕیارە پەرلەمان دیشی داد ئەمریکا بەو جۆرە لە عێراق دەرناچێ. لەبەر حکوومەتی عێراقی مکەلەفە بەوەی کە ڕێکەوتنێکی ئەمنی و استراتیجی هەیە ئەمریکایە، پابەندی هەردوو لا بۆ ڕێکەوتنەوە هەیە و بەهانەی مانەوەی هێزەکانی ئەمریکا و تەحالوفی دەولی لە عێراق دەبێت دراسە بکرێ و گفتوگۆ بکرێ ئەو جا بڕیاری پێوە بکرێت. بۆیە ئەو لایەنانەی کە نەهاتوون خۆیان بەهانەی خۆیان دەبخەنە ڕوو، بەڵام ئێمە کە بەشداریمان کردووە من و بەڕێز کاکتۆر سەرنا قسەی خۆمان کردووە و باسمان لەوە کردووە ئەمریکا کە بەشدارە لە پشتیوانی و هاوکاری و قەتڵ و عامی خەڵکی بێدیفاعی غەزە و پشتیوانی قەوارەی زایۆنیەکە دەبێت چاوەڕێوەش بکات لەم ناوچەیە کاردانەوە بەرامبەر وجودی ئەو هێزەکانی ئەو لەلایەن ئەو چەکدارانەوە بەوازەحی ئەنجامت بێ. و ئێمەی کوردیش بەڕاستی ئەمریکا و دۆستمان نەبووە تاکو بمان پارێزێ و زۆر مەترسی لە ناوچەکە کاریگەری هەبوو بێ لە سەرمان دەبینین ئێمە بردومانەکرین لەلایەن وڵاتانی دراوسێەوە لەلایەن ئەو گروپانەی کە لە ئەمریکا دەدەن لە هەرێمی کوردستانیش دەدەن. ئەسڵەن لێدانیان لە هەرێمی کوردستان بەشێکی بەهۆی وجودی هێزەکانی ئەمریکاوەیە لە هەرێمی کوردستانە، هەرچەنە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پێشوو و کۆمەڵی دادگەری قوربانی یەکەمی دەستی هاتن و داگیرکاری ئەمریکاین لە عێراق و من لە کۆبوونەوەکەشە
بەڕاشکاوی ئاماژەم پێکرد کە بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە کەوتنە بەر موشەکی ئەمریکا و 42 پێشمەرگەمان شەهید کرا بە دەستی ئەمریکا و مامۆستا عەلی باپیر زیندانی کرا بۆ ماوەی 22 مانگ بە ناحاق و غەدری گەورەمان لێکرا. بەڵام لە پێناو بەرژەوەندی گەورەی ئێستەی ناوچەکە و هەرێمی کوردستان بەشداریمان کردووە و قسەی خۆشمانمان کردووە و وتومانە تەنها ئەمریکانیە بۆردومانی عێراقەکە، وڵاتانی دراوسێش بۆردومانی سلێمانی و هەولێرەکەن و گروپە چەکدارەکانی تریش لە ناو عێراقا ساڕوخ و درۆنەنێن بە شارەکانی هەرێمی کوردستان بە کێڵگەنەوتیەکان بۆی کە ئێستا دەبینین ڕووەدا. بۆیە ئەگەر بیانەوێ عێراق بخەنە دۆخی شەڕێکی نەخوازرا و شەڕی بە وەکالەت، ئێمە دژی ئەوەین وەکو چۆن ئیدانەی هەموو ئەو دەست درێژیاناکەین بۆ سەر پاکی عێراق بۆ سەر هەرێمی کوردستان و ئەمەشمان لە کۆبوونەوەکانە بەڕوونی خستۆتە ڕوو. من چاوەڕێمە کرد هەموو لایەنەکانی تریش دێندانی کەم دیفاع لە هەرێمی کوردستان بکەن، دیفاع لە خەڵکی کوردستان، دیفاع لە سەروەری خاکەکەمان بکەن. ئێمە هێزی تر لە ناوچەکە لە سنووری بەزاندووە، هێزی سەربازی هەیە و بۆرمان هەیە، بەردەوام درۆن هەیە، مەترسی هەیە و عێراق لە دۆخێکایە خەرجی سەربازیەکەی لە ئاستی وڵاتێکی وەکو بەریتانیا زیاترە، بەڵام خۆی پێ ناپارێزێ، نە ئاسمانی، نە زەوی، نە سنووری، هیچی پێ ناپارێزێ. بەڵێ سەبارەت بە کاردانەوەی لایەنەشەکان پێ دوای هیچ کاردانەوەیکیانە یا خۆشیان هەمویان بەشدار بوون لە کۆبوونەوەکە گەیشت بۆ 100 پەرلەمانتار و باسی ئەوە دەکرێت کە بەڕێز شتێکشت بڵاو کردبەوە کێشە بۆ هەمواری یاسای بودجە دروست بکەن. ئەوان کاتێک کە قسەیانەکردنیان شاردەوە لە مداخەلەکانیانە لە گفتوگۆکانیانە بەڕاشکاوی سەرسوڕمانی خۆیان لە هەڵوێستی کورد دەربڕی کە باسییان لەوە کرد کاتێک کۆبوونەوە داوا کراوە لەسەر بۆردومانی هەولێر، لەسەر بۆردومانی سلێمانی پەرلەمان کۆبوونەوەی کردووە و ئەوان بەشدار بوون و پشتیوانی هەرێمی کوردستان بوون، بەڵام ئەم پێیان سیر بوو کە کردەکانی حەشدی شعبی کاتێک لە بەغدایە سەرکردەکانی حەشدی شعبی دەکرێتە ئامانج و کورد لەو کۆبوونەوەیە بایکۆتەکە و سونەکانیش بە هەمان شێوە بۆ ئەوانیش پێیان سیر بوو کە سونە بایکۆتی کۆبوونەوەیەکە کا بە تەواوی و کەسیان بەشداری ناکەن، بەڵێ کاردانەوەیان دەبێت و نیگەرانیشیان هەیە و چونکە ئێمە لە عێراقا بە تەوافق و بە ڕێکەوتن نەتوانین ئەو پرۆژە و یاسا و بڕیارانی لە پەرلەمان ئەمانە تێیپەڕێنین، لە بەرەوەی ئێمە کەمینەین، هەمیشە پێویستمان بە دەنگی ئەوانەی ترەکە بە دۆستیان نەزانین و لە هەڵوێستەکانە پێویستمان پێیانە دەنگمان بۆ بکەن، چکە ئێمە لە بەردەم هەمواری یاسای بجین و هەموو ئەوانەشی کە لەم کۆبوونەوەیە دەنگیان بەرز بوو ئەوانن کە لە لیژنەی دارایین و زۆر جار سەرێشەمان بۆ دروست دەکات. بۆیە تەسەورەکەم بەڵێ لە هاتنە پێشەوەی هەر پرسێکا پەیوەست بە هەرێمی کوردستان کاردانەوەیان لەسەرم هەڵوێستی بایکۆتە بۆ کۆبوونەوەکە هەبێت. بەڵێ بەژاریەوە چ کاریگەریەکی هەبوو لە دانیشتنەکەدا؟ هیچ کاریگەری؟ ئێمە هەڵوێستی خۆمانمانە، بەڵێ هەمویان باشە زانن کە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بەشداری کرد و قسەی خۆشی کردووە. بەڵێ سەبارەت بە هەمواری یاسای بودجەوەی کە بەرەز وتت ڕەنگە لەمە دوای کێشەی بۆ دروست بێ، ئەوەندەی کە بەڕێزت بەراچوونت کرد بێ و کاریسە کە تاکو ئێستا لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند نەکراوە ئەمڕۆ 11ی دووە، پێشبین دەکرێت چەندی تر بگاتە پەرلەمان بۆی هەموار بکرێتەوە و لەسەر نەوتیش ڕێکەوتن بکرێت؟ طبعاً دواکەوتووە هەموارەکە و ئەوەندەی من زانیاریم هەیە هەرێمی کوردستان دوو داخوازی هەیە بۆ هەموارەکە. یەکەمیان پەیوەندی بە جیاکردنەوەی موچە هەیە لە ئینفاقی فعلی و لە کۆی بودجەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەگەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەریش نەبێ، نەوت عێراق سوودی لێ نەبینێ لەو 400,000 بەرمیلەی کە لە یاسای بودجە هاتووە، مەسەلەی موچە پەیوەست نەبێ بەم
کێشانەوە و لەو کاتەیە کە کێشە لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر نابێ موچە هەر بێت لە ئینفاقی فعلی لە خەرجی فعلی جیای بکەینەوە بۆی مانگانە بەشی پارەی موچە بەجیا بێت ئەو کاتێک کە ڕێکەوتنەکان ناگەنە نەتیجە یاخود گرفتەکان حل نابن لە مەسەلەی نەوتە لە مەسەلەی هەر بابەتێکی ترا بودجەی تەشغیلی و ئیستیسماری هەرێمی کوردستان با نەدەن و ئەو کاتە گرفتەکە کەمترە بێ و کێشەی موچە جیاکەینەوە ئەمە یەکەمیانە دووەمیان مەسەلەی کرێی پێچووی دەرهێنانی بەرمیلێک کە لە ڕاستیە ئەمە کێشە سەرەکیەکەی بەشە بودجەی هەرێم و موچەی خەڵکی کوردستانەکە بۆ بە گرفتی سەرەکی ئەویش تێچووی دەرهێنانی بەرمیلێک نەوت عێراق $6 داناوە لە هەرێمی کوردستان بە تێکڕا گەر هەموو تێچووی دەرهێنانی بەرمیلێ نەوت لە کێڵگەکان وەربگری بە معدل $24 چکە شوێن هەیە $32 شوێن هەیە $28 بۆیە بە معدل $24 تێچووی دەرهێنانی بەرمیلێک نەوتە کە عێراق ئەمە ناچێتە ژێرباری و ئامادەش نییە ئەم پارەیە بدا لە یاسای بودجە تەنها $6 دانراوە وایە ڕێکەوتنێک هەیە لە نێوانی هەرێم و بەغدا بە تەفەهوم لەگەڵ کۆمپانیا بیانیەکان کە $20 ڕێکەوتنی لەسەر کرابێ کۆمپانیا بیانیەکان ڕازی بن بەو نرخە بۆ هەر بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان دەربێن ئەگەر ئەم گرفتی نەوتە چارەسەر بکرێ کە ئەمە کێشە سەرەکی و ئەساسیەکەیە و ئەو گرێبەستە خراپانەی کە کاتی خۆی کراوە ئەو گرێبەستانەی کە کاتی خۆی ئێمە لە پەرلەمانی کوردستان چەندێک داوامان کرد چەندێک هاوارمان کرد ئەم گرێبەستانە دەبێ بێتە پەرلەمان دەبێ شەفاف بێن نابێ شتێکی تیا بێ کە پەرلەمانیش نەیزانێ ئەوە تا ئێستا هەرێمی کوردستانی گیرۆدە کردووە و باجەکەشی خەڵکی کوردستانی دا چکەوانەی کە نەوتەکەیان بردووە ئەوانەی گرێبەستەکەیان کرم یان دەرباز بوون و بۆ خۆیانی کێشیان نییە و کێشەکە کەوتۆتەوە سەر خەڵکی کوردستان و بەشە موچە و بەشە بودجەکەی وە کاتی خۆی ئاشتی هەورامی کە ئەندازیاری ئاڵانکردنی نەوتی کوردستان بوو بەو گرێبەستە خراپانە کە لە 1950 داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەڕوا بۆ خەرجی نەوت و ئەو سێ مانگەی لە ساڵی 2023 موچەی خەڵک فەوتاوە خەرجی نەوت فەوتانوێتی چونکە کاتێک تا 25 سی 2023 هەرێمی کوردستان خۆی نەوتی فرۆشتووە بای 3 تریلیۆن و شتێک دینار نەوتی فرۆشتووە بەڵام تریلیۆنێک و 600 ملیاری چۆتە خەرجی نەوتەوە عێراق ئەوەی کردووە بە داهات کاکاتە نزیکی 3 موچە و خۆی ناکا بە خاوەنی عێراق ئەڵێ ئەوە داهاتە هەرێمی شەڵێ ئەوە خەرجیە ئەلەوێ تێموچەی خەڵکی کوردستان بۆ بە قوربانی خەرجینەوە وەکاتی خۆی ئاشتی هەورامی هەموو لایەنە سیاسیەکان و هەموو پەرلەمانی وا خەڵەتاند دەکا کە ئێمە ئابووری سەربەخۆ دروست دەکەین ئێمە لە کۆتایی 2015 ئەگەینە ملیۆنێک بەرمیل لە کۆتایی 2016 و 2018 ئەگەینە ڕۆژی 2 ملیۆن بەرمیل نەوت بۆچی 250,000 بەرمیل بدەین بە عێراق بەشە بودجەی لە سا 12 و 13 و 17مان بۆ بنێرێ ئێمە زیاد بێنینەوە بۆ خەڵکی کوردستان بۆ داهاتی گشتی یەکێکی تر لەو شتانی کە خەڵکی کوردستان و پەرلەمان و لایەنەکانی پێخەڵەتان وتی ئێمە لەمڕۆوە چوینەتە سەر نەخشەی جیهانی وزە نەخشەی جیهانی وزە کە هەرێمی کوردستانی چۆتە سەر زامنە بۆ ئەوەی ئیتر هەرێمی کوردستان پارێزراوە بێ هیچ کەس ناتوانێت دەست درێژیمان بکاتە سەر ئەو تا ئێستا هەرچی هەڵەسێ درۆنێکە نێرێ و قەسفی ماڵێکی پێکا قەسفی سیارەیەکی پێکا هەرچی هەڵەسێ ساروخێکە نێ بە هەرێمی کوردستانەوە یعنی بەم درۆ گەورانەوە بەم هەڵخەڵەتاندنە گەورە دۆخێکیان دروست کردکەوە تا ئێستا خەڵکی کوردستان باجەکەیەدا بۆ کارەکەشی هەر هەمووی نەوتە ئەوەی کە باسە زانم ئەم بابەتانەی تر هەمووی بەشێکی نوکتە و دروست کراوە بەشێکی بەهانەیە کێشە حەقیقیەکە مەوزوعی نەوتە کۆمپانیا بیانیەکان ئەڵێن ئێمە عەقدمان هەیە کرێی دەرهێنانی بەرمیلێک نەوتەوەندەیە دەماندنێ نەوتەکە دەرەهێنی نەیدەین بە عێراق ناماندنێ دەری ناهێنین لێشمان وەرگرنەوە ئێماچین شکات لە هەرێمی کوردستانەکەین ملیارەها دۆلار داوای خەرەبووەکەن بەپێی ئەو گرێبەستەی کە هەیەە بەڵێ ئەمە کێشە حەقیقیەکەیە
ئەگەر بتوانین لە یاسای بودجە ئەم نرخی کری دەرهێنانی بەرمیلە نەوتە جێ بکەینەوە، ئەوە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت کۆمپانیا بیانیەکان بەرەمێ هێن و ئەیدەین بە عێراق و تەواوی بەشە بودجەمان بۆ دێ. واگەر نەتوانین لەما بگەینە نەتیجە، ئەبێ موچە بە تعدیلەکە لە ئینفاقی فعلی و لەم ناکۆکیە جیا بکەینەوە بۆی لانی کەم موچەی خەڵک مانگانە بێت و ئەوەی لە ڕابردوو هەبوو دووبارە نەبێتەوە. باشە. بەڵام هۆکاری تاخیر بوونەکەی عێراقیش خۆی تعدیلی زۆر داوا کردووە لەسەر یاسای بودجە، چونکە چوو لە محکەمەی اتحادی دوای دەرچوونی یاساکە شکاتی کرد، داوای دەرچوونی حکمی وەلایی کرد بۆ وەستاندنی ئەو مادانەی کە عێراق کاتێک پرۆژەکەی ناردووە لە پەرلەمان دەستکاری کراوە ناڕازیە لەسەری. محکەمەی اتحادی حکمە وەلاییەکەی ڕەت کردەوە و تا ئێستاش حەسمی ئەو مادانەی نەکردووە، بۆی عێراق خۆی حکوومەتی عێراقی خۆی تعدیلی مادەکانەکەوەی نێرێتەوە پەرلەمان و پێم وایە ئەوان خۆیان وەتی عێراق تعدیلەکەی کە خۆی ئەوێ هۆکارە بۆ تاخیر بکات. هەرچەندە باکیشیان نییە، چونکە ئەوان ویستێک لە عێراقا هەیە هەمیشە ئەوێ یاسای بودجە تاخیر ببێ و لە ساڵی دارایی لە یەکی ساڵی نوێەوە دەست پێ نەکا، وەکو چۆن یاسای بودجەی ساڵی 2023 چەند مانگێکی کەمیان لێ جێبەجێ کرد و بەشێکی زۆریان جێبەجێ. باشە. بەڵامەوە ئێمە پێویستمان. بەڵێ کاک سۆران تا کوێسەی جوادەیەک دیار نییە بڵێن لەم وادەیە هەمواری یاسای بودجە دێتە پەرلەمان، دیار نییە مانگی بڵێن کۆتایی مانگی 2 دێ مانگی 3 جارە وادەیەک دیاری نەکراوە بۆ گەشتنی بۆ پەرلەمان؟ هیچ وادەیەک دیاری نەکراوە. من لە ماوەی ڕابردوو جێگری سەرۆکوەزیرانم پرسیوتی لیژنەکەی کە بۆ هەمواری یاسای بودجە تەشکیل کراوە هەر خەریکی هەموارەکەن و ئەنجومەنی وەزیرانی چاوەڕێتەوە و بێ بچێتە ئەوێ لەوێ دەنگی لەسەر بدرێ و چادێتە پەرلەمان. باشە. بەڵام عێراق دۆخێکی ئالۆز و نامستەقیڕی هەیە، کەس نازانێ بەیانی چیتر دێتە پێ، چ ڕووداوێکی تر ڕوەدا، بۆیە هەموو ئەمانە هۆکارن بۆ تاخیربوونی ئەو تعدیل. باشە. سەبارەت بەو بەڵام دڵمان بەوە خۆشە ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران کە نیوەی بەشە بودجەی هەرێمی کوردستان مانگانە بنێرێت تا تعدیلەکە ئەکرێ. باشە. بۆی لەگەڵ داهاتی ناوخۆیە موچەی پێ بدرێت. باشە. بەزە ئەو بڕەپارەی کە وا بڕیارە بێت هەر لە کۆتایی مانگ دێت، چونکە لە ئێستا ڕەنگە هەندێک خەڵک قسەی لەسەر بکا بڵێ بەم زوانە دێت تا کۆتایی مانگ و دابەش نەکردنی موچە لە عێراق بڕەپارەکە نایادەوە یۆک و پشکیارێم دیاری کراوە لە دەوروبەری 680 میلیارد بێت. ئەوەی بڕیار دراوە گەر گرفتی کری بۆ دروست نەکرێ تا موچەی عێراق دابەش نەکەنی هەرێم نانێرێت. یعنی لە کۆتایی مانگ موچەی عێراق دابەش دەکرێت؟ موچەی عێراق سندوقی خانەنشینی پەیوەندی بە موچەوە نییە، چونکە سندوقێکە خۆی پارەیتیایە و ئیستیسماری هەیە و تا استقطاعی تەقاعودی کە لە عێراقا لە فەرمانبەرە بڕێچێتە ئەو سنووقە و وەکو ئێمە نین کە هەرێم سنووقیشی نییە. بۆیە موچەخۆران لە 16 حەڤەی مانگەوە داوای لە وەزارەتی دارایی عێراق داوای لیستەکرێ و دەست بە تەمویلە کرێ لە 24 و 25 هەموو مانگێکا کۆی موچەی عێراق دابەشەکرێ بە کیکات. باشە. بەس کێشەیەکە بوو لەسەر لیستی موچە و هەندێک تێبینی وەزارەتی دارایی عێراق ڕێکەوتن کراوە تا ئێستا لەسەر تەواوی لیستی موچە دوای ئەو تێبینانەی وەزارەتی دارایی عێراق؟ خۆی وەگوتم بەشێک لەوەی کە باس کرا نوکتەیە لە دۆخی خراپی هەرێمی کوردستانە خەڵک دروستی کردووە لە بێت تاقەتی و بێزاری ئەو دۆخە خراپە و بێمتمانەی بە و حکوومەتی کە ئێستا هەیە. گەرنا کاتی خۆی ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسای چاکسازیمان بۆ دەرکرد لەبەرەوەی لیستی موچە، لیستی خانەنشینی، لیستی لەبەرزکلەی سەربازی، لیستی شەهیدان، هەموو ئەمانە پڕ بوو لە نامستەحەق، پڕ بوو لە دووبارە. دارێمی کوردستانە تا 5 موچە هەبوو، ینی ئەوەی کە ئێستا بە نوکتە لە هەرێم باسیەکەنڵێن لە لیستی موچە شەریفێک هەیە 2 موچەی هەیە، هەر بە حەقیقی لە لیستی موچە 63,000 دووبارە و سێبارە و چواربارە تا 5 بارە هەبوو. بۆ یاسای چاکسازی دەرکرا بۆی دەستکاریەوە بکرێ کە کەسێک شەهید بووە بەدەستی بەعسیەک، بەدەستی هەواریەک، جاشێک، ئەمە نەچێ ئێستا ئەو خانەنشینی وەربگرێ لەگەڵ شەهیدی پێشمەرگەک.
دەکا. بۆیە فعلەن خەوشی گەورە هەبووە لە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستانە، بۆیە یاسای چاکسازی دەرچووە. باشە بەس وەزیری دارایی باسی کردبوو بەڵام لە سەدا 90 پاک بێ، ئەگەر لە سەدا 90 لە سەدا 10 خراپ بێ یاخود پیس بێ لیستی موچە خراپە بۆ هەرێم. ئەزانی عێراق حەقی لیستی موچەی نییە، ئەوە زۆر جار بەهانەیە بۆ ئەو تاخیربوونە. ئەگەرنا ڕقابەی مالی عێراق ڕاست پێردراوە وردبینی لە لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کا کە 1,202,000 چەنی خانەنشینی سەربازیە، چەنی مەدەنیە، چەنی فەرمانبەری مەدەنیە، چەنی ئەسکەریە، چەنی تۆڕی کۆمەڵایەتی کە مەندامە، چەنی شەهیدانە و ئەنفال و ئەم کۆی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان موچە وەرەگرن. ڕقابەی مالی مانگێک لە هەرێمی کوردستان بووە و تەقریری هەیە، تەقریرەکەشی تەقدیم کردووە بە ئەنجومەنی وەزیران. بەڵام ئەوە گوتم گرفتی سەرەکی ئێمە مەسەلەی کرێی دەرهێنانی بەرمیلێک نەوتە. ئەوە حەل بێ، ئەوان حەقی لیستی موچە و ئەوانیان نییە، بەشە بودجەی هەرێمەدەن. و ئەوەش حەل نەبێ، ئەم حکایەتی مێشەی کە نەتیجەی نییە هەر بەردەوامە بێت، هەر بەردەوام بێ. باشە کاک سۆران سەبارەت بە خانەنشینان زۆر جار نامە دەنێرن پرسیار دەکەن ئەوان لە ساڵی کۆتایی 2022 زیاتر لە ساڵێک ئەو یاسای خانەنشینی کە لە هەرێم کاری پێدەکرێت هەڵوەشاوەتەوە. ئەوە هەرێم پابند کرابوو، دادگای فیدراڵی حکوومەتی ماوە بەسەر کوێرەی پابند کردبوو کە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق لێرە کاری پێ بکرێت. چی چاوەڕێ بکەین بۆ خانەنشینان و ئێستا موچەکەیان زۆر کەمە و وێرای دواکەوتنەکەش؟ ئەوان کاتی خۆی یاسای خانەنشینی عێراق کە هێنراهی ساڵی 2006 ئەم یاسایە لە ساڵی 2014 عێراق خۆی هەڵی وەشاندەوە. یاسایەکی نوێی، یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق کەمترین موچەتیایە 500,000 و تا ڕادەیەک عەدالەت هەیە لە خانەنشینیە. چونکە ئێمە لە هەرێمی کوردستان نەک خانەنشینی مەدەنی، خانەنشینی سەربازیش کێشەمان هەیە. وەکە یاسای چاکسازی هێنرایە پەرلەمانی کوردستان ئەو کاتە دەستی دابوو یاسای چاکسازی، دەستی دابوو لە 12-13 یاسا، خانەنشینی پلە باڵاکان، خانەنشینی هێزی سەربازی، خانەنشینی زۆر شتی دەستکاری کردبوو، زۆر شتی هەڵوەشاندبوو و بەدیلی ئەوە یاسای چاکسازی بوو کە بەداخەوە یاسای چاکسازیش پێم وانیە جێبەجێکرابێت. ئەو کاتە ئێمە داوامان کرد کە هەرێمی کوردستانی یاسایەکی ئینفاز نەکراوی عێراق لە هەرێم کارپێیەکە کە عێراق خۆی یاساکەی هەڵوەشانوەتەوە. ئەمە عیبەیەکی گەورەی قانونی بوو بۆ پەرلەمانی کوردستان کە من ئەو کاتە لە لیژنەی دارایی بووم. هاتین یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقی ساڵی 2014 مان هێنا، گونجاندمان لەگەڵ پلە وەزیفیەکانی هەرێمی کوردستان و پێشکەشمان کرد بە ئەنجومەنی وەزیران، لیژنەیەکیشی بۆ دروست کرا. بەڵام بەداخەوە ئەو کاتە کابینەی هەشت حکوومەت وتی ئێمە ئامادە نین ئەمە جێبەجێ بکەین لەبەرەوەی بارگرانی دارایی گەورە خاتە سەر هەرێمی کوردستان و ناتوانین. ئەوە بوو خانەنشینان لە ئەم دواییە هاتن سکاڵایان لە محکەمەی اتحادی تەقدیم کرد کەوان بە یاسایەکی هەڵوەشاوە موچەی خانەنشینی وەرەگرت خەڵکی هەرێمی کوردستان. ئەوە سەربازیەکەیان کەس ناوێرێ خۆی خانەنشینکە بە هێزەکانی ئاسایش و ناوخۆ، چونکە هەمویان بە مەبلەغێکی ئەوەندە کەم خانەنشینە بن ماونەتەوە و نیگەران و بێتاقەتیشن لەوەی کە تا ئێستا حەلێکیان بۆ نەبینراوە. من ئەو کاتە زۆر هەوڵماندا لەگەڵ وەزیری ناوخۆکە یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ چاک بکەین، چونکە غەدرێکی گەورەیەک چەند ساڵ خزمەتی سەربازی هەیە دێ بە 220,000 خانەنشینە بێ بەو تەمەنە زۆرە و بەو خزمەتە زۆرە. ئەوەشیان نەکرد. محکەمەی اتحادی تەصدیقی کرد بەڵێ ئەو یاسایە هەڵوەشاوەیە و ئەبێ یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقی ساڵی 2014 کاری پێ بکرێت لە هەرێمی کوردستان و وەزیری دارایی و سەرۆکی حکوومەتی بەرپرسیار کردو لە جێبەجێکردنی ئەوە. من لەگەڵ خانەنشینان کە یەکێتی خانەنشینان هەیە و گروپێکن لەوانی کە هاتن سکاڵاکەیان تۆمار کرد لە خەت بووم و لە خۆشیان لە پێشترا
سیان کردووە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە هەرێمی کوردستان دانیشتن و وعدیان پێدا بوون بگەنە نەتیجەیەک لەوە، بەڵام نازانم نەتیجەکەی چی بووە. ئەگەرنا ئەرکی هەرێمی کوردستان ئەرکی حکوومەتە ئەو یاسایی یەکگرتووە جێبەجێ بکە و هیچ خانە نشینێ لە هەرێمی کوردستان لە 500,000 کەمتری نەبێ وەکو عێراقی لێبێ. ئەو قەراری محکمەی اتحادیە، هەر ئەو قەرارەیە کە محکمەی اتحادی لەسەر نەوت داوێتی یاسای نەوت و گازی هەڵوەشاندۆتەوە، ئەمان یاساشی هەڵوەشاندۆتەوە کە خۆی ئەسڵەن هەر هەڵوەشاوەتەوە. بەڵام کە جێبەجێی نەکا پێم وایە خانە نشینان مافی خۆیانە داوای اجراءاتی تر بکەن. باشە. پرسێکی تر سەبارەت بە پارەی بەشخۆراکی مانگانە کە لێرە و کاردانەوەی زۆری دروست کردووە، هەرچەندە ئەمڕۆ وەزارەتی بازرگانی هەرێمی ژڕوونکردنەوەی دابوو کە بەشێکی برە پارەکە دابەشکراوە بەسەر نووسینگەی وەزیر و بەڕێوەبەری گشتیوانە، دەڵێ بە پێی ڕێنمایەک کە لە عێراقەوە بۆیان هاتووە ئەویان کردووە گوایە تا ئێستا سەبەتەی خۆراکات بێ 3 ملیاریان بۆ بەغداد ناردبێت، ئەوان لەو پارەیە 2 ملیار و زیاتر لە 250 ملیۆنیان ناردبێتەوە بۆ هەرێم. پێ دوایە بە پێی ڕێنمایەکانی عێراق دەوێت بەسەر وەزیر و نووسینگەی بەڕێوەبەری گشتیوانە نووسینگەی وەزیر و بەڕێوەبەری گشتی دابەش بکرێ؟ من لە ساڵی 2022 بە دوای و بابەتا چووم، ئەو کاتە بوو کە هەرێمی کوردستان پارەی بەشەخۆراکی نەئەدایەوە بە عێراق، واتە هەموو ئەوەی کە بریکارەکان وەریانەگرت حکوومەتی هەرێم وەرێگرتەوە نەیەدایەوە بە عێراق. عێراق ئەو کاتە چوو شکاتی کرد لە محکمەی اتحادی لە هەرێمی کوردستان، وەزارەتی بازرگانی. من داوام کرد ئەم گرفتە حەل بکرێ و ئەو حەوافزەی ئەو پاداشتەی کە هەیە بۆ فەرمانبەران لە عێراق لە وەزارەتی بازرگانی لە کۆمپانیای دابەشکردنی خۆراک و دانەوێڵە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش هەبێت، چونکە ئەوانیش ماندوون، ئەوانیش لە پشوەکانە لە هەینیە لە هەر کاتێکە بەشە خۆراک کە ئەگاتە هەرێمی کوردستان دەبێ دەستکەن بە دابەشکردنی، دەبێ ماندوون پێوەی سەرە ڕای موچەکەی خۆیان پاداشتێکی 150,000یان هەیە. عێراق وتی ئێمە وەزارەتی بازرگانی عێراق وتی پارەکەمان بدەنەوە، ئێمە لەو پارەیە ئەو پاداشتەی فەرمانبەرانەکەین. و لە ساڵی 2019 قەرارێکی لیژنەی اقتصادی هەیە بۆ ئەوەی هەموو ئەو فەرمانبەرانەی لە کۆمپانیای دابەشکردنی خۆراک و دانەوێڵەن و هەر فەرمانگەیەکی تر کە هاوکار و بەشدارە لە دابەشکردنی خۆراک پەیوەست بە بەشە خۆراکی هاوڵاتیان ئەو 150,000 بۆ دانراوە. بەڵام ئەوەی هەرێمی کوردستان بەڕاستی پارەکە زۆرە، نزیکی 3 ملیار دینارە، بە جۆرێک دابەشکراوە کە وەزیر، بریکاری وەزیر، پاسەوانەکانیان، دیوانی وەزارەت، هەموو فەرمانبەرانی دیوانی هەمووی وەری ئەگرێ. من پێم وایە ئەمە هیچ پەیوەندی بەوە نییە کە وەزیر و پاسەوانی وەزیر و نووسینگەی وەزیر لەم پارەیە وەربگرێ. ئەوە بۆ ئەوانەیە کە ڕاستەوخۆ لە کۆمپانیای دابەشکردنی خۆراک و دانەوێڵە و ئەوەی پێڵێن مەوزوعی دابەشکردنی ئارد و ئاشەکان و سایدۆکان، ئەمە بۆ ئەوانەیە. وی من بەڕاستی پێم سیر بوو کە بەو جۆرە دابەشکراوە بە دواشی ئاچین بۆی تەسیر نەکا گرفتێکی کرد بۆ بەشە خۆراکی هاوڵاتیان دروستکە ئەم بابەتە. بەڵێ سوپاس دەکەم. چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە دانیشتنی دادگای فیدراڵی. ئەمڕۆ دانیشتنێکی دیکە هەبوو، دەیەمین دانیشتنە سەر سکاڵەکانی سەریاسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە 9 مانگە ئەو سکاڵانە لە دادگای فیدراڵی لەسەر مەسەلەی چەند بازنەی لە کوردستان و کورسی پێکاتەکان. هۆکاری چی بووە ئەمڕۆژ جارێکی تر دواخراویت؟ هۆکارێک هۆکارەکە ئەوەندەی کە بەڕێزت ئاگادار بیت؟ طبعا دواخستنەکان هیچ بەهانەیەکی نەبووە، هەرچەندە محکمەی اتحادی بەهانەی نووسیوە یاخود ڕایگەیاندووە کە بۆ دوایەخا، بەڵام ئەوانە هیچی بەهانەی دواخستن نین. تەسەورەکەم بەشێکی پەیوەندی بەوەوە هەبێ کە یەکێتی و پارتی لە ئێستەیە جۆرێک لە ڕێکەوتن و گفتوگۆ و دانیشتنیان هەیە بۆ ئەوی بڕیارێک بدا بە دڵی هەردوو لایەن.
وە کێشەکەشیان تا ئێستا لەسەر مەسەلەی کورسی پێگاتەکانە و لەسەر مەسەلەی چەند بازنەییە و هەڵەبجەژێکێکی ترە لەو گرفتانە کە ئەگەر ببێتە بازنەیەک بە پێی یاسا لە هەرێمی کوردستان پارێزگایە و لە عێراق هێشتا پارێزگا نییە، ئەم وردەکاریانە تەسەورەکەم هۆکاری دواخستنەکان پەیوەندی بەوەوە هەبێ. بەڵێ ئەگەر گومانێکی تر هەیە دۆخێک دروستکەن هەڵبژاردن ئەم کۆمیسیۆنەی ئێستا کە وادەیمان درێژ کردوتەوە بۆ 6 مانگ نەتوانێ ئەنجامی بدا، هەڵبژاردن نەکرێ و ئەو کاتە بێن شکات لە هەرێمی کوردستان کەن بڵێن موسەساتی دەستوری هەرێم هیچی نەماوە و هەڵبژاردن نەکراوە و دۆخێکی تر بێنە پێشەوە و گومانەش هەیە کە ڕۆژانی ئایندە ڕوونە بێتەوە ئایا 18 مانگ قەراری کۆتاییەدا مەحکەمەی ئیتیحادیە ئەم درێژکردنەوە گەر بەردەوام بێ گومانی ترەکرێ لە بەسەر. بەڵام عەلە لەکسەر تەسەورەکەم پەیوەندی بە نزیکبوونەوەی یەکێتی و پارتیەوە هەبێ. بەڵێ دوا پرسیام سەبارەت بە لاوازبوونی هەرێمەوەی کە پرسینەوەت بچێتە وێ پرسی موچە هەڵبژاردن هەمووی پەیوەندی بەو گەندەڵێنەی ناوخۆی هەرێمەوەیە کە ئێستاوەی کە ڕوودەدات؟ بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان 10 ساڵ نەوتی فرۆشت و تەمەڕودی کرد لە عێراق و حسابی بۆ هیچ نەکرد و لە ناوخۆشە دۆخێکی دروست نەکرد شەفافیەت و نەهێشتنی گەندەڵی و خۆشگوزەرانی بۆ خەڵک. ئەو دۆخەک بەرهەمهاتووە کە ئێستایی بینین چ دۆخێکە لە بەشێکی زۆری هەرێمی کوردستان لە گەرمیان و لە ڕاپەڕین و لە هەڵەبجە و لە سلێمانی هێشتا خوێندن بە سزادان و بە چاوسورکردنەوە و بە شوێن پڕکردنەوەش دەست پێ ناکا و عێراق و عێراقی جاران نییە. عێراق بەم دۆخە خراپەشێوە هێشتا دەوڵەتێکە مەحکەمەی ئیتیحادی بەدەسەوەیە و توانیوێتی کۆمەڵی ئیجراعات بەرامبەر هەرێمی کوردستان کە نەوتەکەی ڕاگرتووە قانونەکەی هەڵوەشانۆتەوە و دۆخێکی دروست کردووە کە هەرێمی کوردستان چۆن لە ناوخۆیە خراپترین دۆخی هەیە. لە بەغدا من لە کاتی یاسای بودجەی 2023 باسم کرد حکوومەتی هەرێم لە بەغدا ئەڵێ بە شاحینەیە تلیاکەوەی گیراوە ئەوەندە دۆخی خراپە. بەڵێ ئێستا هیچ کارتێکیشان نەماوە لە بەغداد وەکو کارتێک بەرامبەر بەغداد؟ نەخێر هیچ کارت و فشار و ئەوەیەک نەماوە جگە لەوەی کە مەمنون بین داوا بکەین زۆر جار ئەگاتە ڕادەی پاڕانەوە موچەی مانگێک تاخیر نەبێ و بێت و بمان. بەڵێ سوپاس دەکەین کاک سۆراومەد پەرلەمانتاری عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی مادوماتی سوپاسیان دەبوون دەکەین. سوپاس بۆی بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.